بەڵێ سڵاوتان لێبێ دیارە فەرماندەی ئۆپراسیۆن هاوبەشەکانی کەرکووک ڕاگەندراوێکی بڵاو کردوێتەوە کە لە ڕاگەندراوەکەدا باز لەوە کراوە لیوای دووی پۆلیسی فیدراڵی بە هاوکاری دەستگای هەواڵگری عراق لە گوندی موڕاتە و کەواز عەرەب لە سنووری قەزای حەویجێ سەر بە پارێزگای کەرکووک دەستیان بەسەر چەند مۆڵگەیەکی چەکداران گرتووە کە بە چەکداری داعش ناو دەهێنرێن ئەو جۆرە چەک و تەقەبەنانەی کە دەستیان بەسەرا گرتووە بریتین لە 4 بۆمبی چێندراو و 3 بۆمبی چێندراو کە لە ناو جلیکانی دەلیترا دانراون کە ئەمە بۆ یەکەم جارە لەو سنوورە بەم شێوەیە بۆمبی چێندراو دابدرێەوە تاکتیکی گۆڕینی دانانی بۆمب لەو شێوەیە تاوەکو ئێستا لەو سنوورە ڕووینەداوە لە لایەکی ترەوە دەستیان بەسەر هاوەنێک گرتووە لە جۆری 82 ملیم دیارە ئەمان پێشتر وەکەوەی کە لە ڕاگەندراوەکەی فەرماندەی ژووری ئۆپراسیۆنی هاوبەشی کەرکووکدا هاتووە پێشتر زانیاری هەواڵگری هەبووە کە لەو سنوورە چەند مۆڵگەیەکی چەکداران کە بە چەکداری داعش ناوە هێنرێن هەبووە پاشان دوای کۆکردنەوەی زانیاری هەواڵگری چوونەتە ئەو جێگا و دەستیان بەسەر مۆڵگەکەیان ناگرتووە ئەمە لە کاتێکدایە کە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە لە کەرکووک زۆرترین جموجۆڵی ئەو چەکدارانە لە سنووری باشووری کەرکووک بە دیاریکراوی سنووری ناحیەی دووبێز و ناحیەی تازا و قەزای داقوق و سنووری شارۆچکەی حەویجەیە بەردەوام لەو ناوچانە جموجۆڵی ئەو چەکدارانە بەدی دەکرێت کە بە بۆشایی ئەمنی داوت دەبرێن پێشتر چەند جارێک ئۆپراسیۆن ئەنجام درراوە و ڕۆژانە لەوێ ئۆپراسیۆن تایبەت بە ئاشکراکردن یاخود بڵێن دۆزینەوەی مۆڵگەکانی چەکدارانی داعش ئەنجام ئەدرێن زۆرترین چالاکی ئەو چەکدارانە بە دیاریکراوی لە سنووری قەزای داقوق و قەزای حەویجەن بە تایبەت ئەوەی کە قەزای حەویجە پێشتر لەژێر کۆنتڕۆڵی چەکدارانی داعشدا بوو تاوەکو ئێستەوەی گەوە وەکو لە نووسراوەکەشدا هاتووە چەندین شانەی نووسوی ئەو چەکدارانە هەن کە ئەمان بە بەردەوام هەڵمەتی گەڕان و پشکنین ئەنجام ئەدەن بۆ ئەوەی کە لەو ناوچانە بتوانن ئەو مۆڵگانەوە ئەو چەکدارانەی کە لەلایەن هێزانیەکانەوە داواکراون دەستگیر بکرێن و بدرێنە دادگا بۆ ئەو مەبەستە بە بەردەوام لەو ناوچانە ئەو ناوچانەی کە بە بۆشایی ئەمنی ناو دەبرێن هەڵمەتی گەڕان و پشکنین یاخود بڵێن ئۆپراسیۆنی بەرفراوان ئەنجام ئەدرێت ئەمە لە کاتێکدا کە وەزارەتی ناوخۆی عراق سەرپەرشتی و هێزانە ئاکات لەو شوێنەدان بە بەردەوام چاودێری ئەو جوڵانە ئاکات کە لە سنوورەکەدا هەن و ناو بەناویش ئەو چەکدارانە هێرز دەکەن سەر هێزە عراقیەکان بڵێ باشە سۆران بارودۆخی ئەمنی ناوچەکە چۆنە ئایا ترسی هاوڵاتیان تا چ ڕادەیەکە لە جموجۆڵەکانی داعش کە لەم ماوەیەدا زیای کردووە بە دیاریکراوی جموجۆڵەکان زیاتر ئەکەونە باشووری کەرکووکەوە کە ئەو بۆشاییانن کە پێشتر هێزەکانی پێشمەرگەی لێبوو ئەو سەنگەرانن کە هێزەکانی پێشمەرگەی لێبوو لە هەمان ئەو سەنگەرانە هێز عراقیەکان جێگیر کراون جوڵەکە بەو ئاراستەیە کە ئەکەوێتە دەرەوەی شارەوە ئەکەوێتە دەرەوەی ئەو شوێنانەی کە هاوڵاتیان لێ نیشتەجێن بەگشتی لە کەرکووک وەکو مرکز مەدینە یاخود بڵێن سەنتەری شار دۆخەکە ئاساییە بەڵام بە دیاریکراوی شەوان ئەو جوڵانە بەدی دەکرێت سەرەتا زۆرترین هێرشکردنیان بە چەکەوەیە بە چەکی جۆری قەناسەوە هێرشەکەنە سەر هێزە عراقیەکان دواتر لە کاتی هەڵمەتی گەڕان و پشکنین یاخود بڵێن ئۆپراسیۆن ئەو چەکدارانە بۆمبی چەندراو دانێن بەگشتی وەکوی کە تۆ پرسیارەکەت دۆخەکە بۆ کەرکووک تا ڕادێک ئاساییە بەڵام بۆ ناوچەکانی باشووری کەرکووک کە بۆشایین یاخود بڵێن هەم بیابانن لەوێ بە بەردەوام جموجۆڵی ئەو چەکدارانە بەدی دەکرێت باشە سۆران دەپرسم کە لەو ناوچانەی کە ئاماژەت پێ کرد هاتوچۆی هاوڵاتیان ئاسایی یاخود لەبەر بارودۆخی ئەمنی ئێستا هاتوچۆ لەو ناوچانەدا کەم بووەتەوە بە دیاریکراوی ئەو ناوچانە کە مەبەستمە بیڵم ناوچەی داقوق کە بەشێکیان گوندە کاکەینشینەکانی لێن بە شەوان هەموو جوڵەیەکی هاوڵاتیان گوندنشینان ڕێگە پێدراونیەوە بە دیاریکراوی پێشتر ئەمە باس کراوە لە دوای کاتژمێر 8 شەو کە گوندنشینانی ئەو ناوچەی ئاگدار کراوەتەوە کە کەمترین جوڵەیان هەبێت و باز لەوە کراوە ئەو ماتۆرسوارانەی کە شەوانە لەو ناوچانە لەو گوندانە لە گوندێکەوە بۆ گوندێکی تر ئەڕۆن لەلایەن هێز ئەمنیەکانەوە دەستگیر دەکرێن چونکە تاکتیک یاخود پلانی ئەو چەکدارانەوان کە بە شێوەی ماتۆرسوار یاخود بە سواری ماتۆرسوار نزیکی سەنگەرەکانی هێز عراقیەکان ئەبنە و دواتر تەقیان لێکەن لەو ناوچانە بە شەوان تا ڕادێکی زۆر جوڵەی هاوڵاتیان سنووردارەوە ئەو ڕێگانێکی ئەچنە حەویجە و دەچنە داقوق و دەچنە ناحیەی تازە تەنها یەک ڕێگا دیاریکراون کە بۆی هاوڵاتیان بۆ ڕێگانەدا هاتوو چۆ بکەن بە ڕێگای ترە بازگەی زۆر هەیە هێز عراقیەکان ڕێگری دەکەن